پشتی چاوەڕەیەکە زۆر دوجار پارتیا دیموکراتە کوردستانی لەسەر ڕازباردەیە بارزانی لیژنەیەک بێ سەرکردایەتیە فازڵ مەیرانی سکرتێری مەکتەبە سیاسیە پارتی بۆ سەردانە ئالیان پێکانی بریارە لیژنەیە پارتی ڕۆژە دووشەمەیە زنجیرەک سەردان بۆ ئالیەن سیاسیین هەرێمێ دەست پێ بکە و یەکەم وێستگا پارتی بۆ جەمیە گرتو دبە یەکگرتووی ئەسلامیژی ڕاگەاندێ نەری ناخوا دێجوینە دیگەل پارتی دەبخنەڕ و ئیدی چێنابی ڕەوشە هەرێمێ بڤی ئاواینها بمێنە بنسبة إما وكو يجرتو إما قصي خومان هي لو موضوع قصي إما روشنا واضحة إما علين هيج مجال نماوة دبي زوترين كات إما هم وزلانا كان بين سر ماسة جفتوجو دانستاندن بيج ودست دان سر برينا كان كشكان دست نشام كين ولاتي خومان لو هم قيرانانا رزقار بكين وێستگا دنیا لیژنەیە پارتی لە جەمتەفگەڕا گۆڕاند بێ پەیدارێک گۆڕانجی بە NRT ڕاگەاند گوهەیە دەما سەردانە شاندا پارتی ئاشکرا نەبێ ئەو تو لێ دوانان نادن هافدەم پەیدارێک کۆمەڵایە ئەسلامیژی بە NRT ڕاگەاند داوی داخوایانیا خۆدە داوی گوتناخوا لێ سەرڕەوشە هەرێمێکردنا هەیە چوونە لیژنەیە پارتیش بۆ جەموان تو گوتنەکەن و لە جەموان نینا ئەندامێکی مەکتەبە سیاسیایەکی تیژی ڕاگەاند پێتڤە سەردانن شاندا پارتی ڕێک خۆشبەربن ژێ بۆ ئەنجامدانە جڤینێن فەرەش بۆ هەموو ئالیەن سیاسی لە گۆری زانیاریان NRT شاندا پارتی سەردانەوان ئالیانژی دکە گۆ بەشدار نینن دە حکوومەتە هەرێمێدا لایەنە سیاسیەکان دەبی ئەکتیڤ بێ لە پێش هەموو لایەنە سیاسیەکان پارتی معنیە چونکە کاک مەسعود بۆ خۆی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کافی نییە بۆ پارتی بڵێ وەڵا ئەرێ وەڵا کاک مەسعود ڕاستەکا و بگەڕێ لە ژوورەکەی خۆی دانیشتووە بەڵکو پارتی دەبی چالاک بێ بۆ زەمینە خۆشکردن بۆ ئەو کۆبوونەوانەی پێش کۆبوونەوەی فراوان کۆبوونەوەی دووقۆڵیە لادانی ڕێگر و گرژێک خاوکردنەوەی گرژەکانە ئەم شتانە دەبێت پارتی بکە سەردانە شاندا پارتی بۆ ئالیەن سیاسیین هەرێما کوردستانی تایبەت دەبە بە گوتوبێژ لەسەروان هەر سێ پێشنیارên گۆبارزانی لێ ڕۆژە 21 vê mehêdê peyamekê arastê aliyên siyasiyên herêmê kir û daxwaz kir û desteyekin û bo seroketiya parleman pêdanîn û hizb lê ser damizrandina hikûmetekin û rêbikevin û kesekî din jî bo postê serokê herêmê dest nîşan bikin heya dema helbjardinan